من وەکو گەنجێکی برادۆست ئەمڕۆ ئامادە بوومە لێرە گەنجێکی ئەم دەڤەرە و ئامادەی ئەم چالاکیە بوومە مەزانی شەرمەزاری دەوڵەتی تورکیا بکەین بۆ بردومانکردنی ئەو ناوچە و ئەو هەرێمە و هەروەها ئامادەش بوومە لەو چالاکیە و ئامادەشم تاوەکو ئاخیر نەفەسی ژیانم کەوا ئەو دلە ڕاکوێ کەوتۆتە نێوان خەڵکی ئێمە کە کەوتۆتە نێو دلی خەڵکی ئێمە دلە ڕاکوێ و ترسە نەمێنێت و خۆیان بدەنە پێشەوە و سەر شۆڕ نەکەن و بۆ دوژمن هەتا ئاخیر دەقەی نەفەسیشم هەر ئامادەم. بانگەوازیم ئەوەیە کەوا بێدەنگی بەسەیتر ترس نەمێنێ و بێدەنگی نەمینێ و کەس خۆی نەداتە پاش و خۆی دەرخا بێنێتە پێشەوە هەلوێستی خۆی دەرببڕیان بەرامبەر ئەو داگیرکاریی ڕژێمی فاسیشتی تورکیا و بردومانکردنی ئەو دەڤەرەی خۆمان کەوا خۆتانە بینن ڕۆژانە بردومانی ئەو دەڤەرە کات بە بوونی بیانووی چێکدارانی پەکەکە کەوای لە ڕاستیدا هیچ ئامانجێکی وانە ئامانجی دەوڵەتی تورکیا ئاشکرا و ڕوونەکەەوە ئامانجی داگیرکردنی خاکی هەرێمی کوردستانە چونکو ئێمە بینن ڕۆژانەمە خەلکی ئەو دەڤەرە نەبینین کەەوە ڕۆژانە بردومانی خەلکی سڤیل و خەلکی بێتاوانی ئەم هەرێمە ئەکرێت و سوستاندنی دار و باخچە و یانێ بەڕاستی بۆتە تێکدانی ژیانی هاوڵاتیان لەو دەڤەرە. وەڵاهی من ئەوەیە بینم نابینم هیچ هەڵوێستێک نەبووە تا ئێستا نەبوو نییە بەرامبەر بە داگیرکردنی دەوڵەتی تورکیا و پێشڕەوکردنی سوپای تورکیا کەوا ڕۆژانە خەریکی پێشڕەویە هیچ ئیدانەیەک نەکرا و هیچ هەڵوێستێک نییە بەرامبەری ئەو ڕژێمە. ئێمە ئەمڕۆ کو گەنجانی برادۆست هەڵساین بە ناڕەزای دێربڕین بەرامبەر دەوڵەتی تورکیا بەڕاستیەوە هیچ ژیان نیە ینی هیچ معقول نیە ئێستا هیچ خۆشیێک لە دەڤەری برادۆست نەماوە دژی دەوڵەتی تورکیان ینی هیچ معقول نییە بەڕاستی خەڵکی برادۆست زۆر بێخەمە زۆر کەم تەرخەمە لە بەرامبەرەوە هەڵستانی تورکیا هیچ کەس بەدەنگ نایەتن بەڕاستیوە مای قبولکردن نییە. وەڵا هیوادارم وەکو گەنجێکی برادۆست هیوادارم هەموو گەنجانی برادۆست بێنە دەنگ بەرامبەر ئەو داگیرکەری تورکیا بێدەنگ نەبن.